عێراق کۆمەڵێک کێشەی هەیە. ئەمڕۆژ خوێندنەوەی دووهەم بۆ پرۆژە یاسایی هەڵبژاردننی پارێزگاکان هەرچۆنێ بوو بە ئەو هەموو جێرمە و کێشەی کە هەبوو لەناو پەرلەمان خوێندنەوەی دووهەمی بۆ کراو تا ڕادەیەک تێپەڕیوە. ئایا تێدەپەڕێ دەکرێت دەنجی لەسەر بدرێ یاخودنا؟ ئێمە لەسەر ئەم بابەتە هەروەها پەیوەندەکانی هەرێم و بەغدا لەگەڵ میوانەکەمان هەندێک قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک دکتۆر سەباح شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. ئەمڕۆ بۆ خۆ دەزانی بە هەموو ئەو جێرمە و کێشەی لەناو پەرلەمان هەبوو خوێندنەوەی دووەمتان بۆ یاسای هەڵبژاردننی پارێزگاکان کرد، ماوەتەوە دەنگدان لەسەری. چاوەڕێ دەکەن هەفتەی داهاتوو وەکو لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش داهاتووە دەنجی لەسەر بدرێت؟ سڵاو لە جەنابی شێت و لە گەشت بینەرانی کوردستان 24 بەڕاستی لەسەر بابەتەکەت ئەم یاسایەکە پڕە لە کێشە و گرفت و چەندین لایەنی سیاسی مشتومڕیان هەیە لەسەر شێوازی ئەم یاسایە چ لە ڕووی بڵێن تعدیلەکەەوە چکە و تعدیلی سێمە بۆ یاسایی انتخاباتی ئەنجومەنی پارێزگا و پارێزگاکان. ئەوەش وای کردوکەوە لە ڕووی شکلیەوە گۆڕانکاری بەسەر بێ، هەروەها لە ڕووی ناوەڕۆکەشەوە. لە ڕووی شکلیەوە ئەوەیە کە ئێستا دەبێتە یەک یاسایی پارێزگاکان و ئەنجومەنی نوێنەرانە و لە ناو ناوەڕۆکەکەش فرە بازنەیەکە 83 بازنە بوو پێشتر. ئێستا نیاز وایە ببێتە 15 بازنە هەر پارێزگایەک و بازنەی خۆی. لەو حاڵەتە ئێمە یانی شێوازی هەڵبژاردنەکەش گۆڕانکاری بەسەردادێ و نیزامی سانتلیگۆ بەکاردێ بۆ هەژمارکردنی کورسی انتخابات و عەتەبەی انتخابی نامینێ. لەو حاڵەتە ئیتر ئەمە هەندێک لایەنی سیاسی وەکو بڵێ زیاتر حزبە بچووکەکان یاخود سربەخۆکان ئەوانە کێشیان هەیە لەگەڵ ئەو یاسایە، لەبەرەوەی ئەو یاسایە خزمەت بەوان ناگەیەنێ، زیاتر بە خزمەت بە حزبە گەورەکان و ئەوانەی کە جەماوەریان جێگیرە بەوانە دەگەیەنێ. ئەنجا لێرە پەرلەمانی عێراقی بۆتە دوو بەشێکیان لەگەڵ ئەم یاسایانە بەشێکیان لەگەڵی نینە. بەشێکی تر دەمینێ کە ملاحەزاتی بچووکی هەیە لەسەر یاساکە، یعنی کێشەی نییە لەسەر شێواز و ئەوەکەی، بەڵام سانتلیگۆکە بۆ نمونە دەڵێ 1.9 نەبێ 1.7 بێ. ئێمە لەسەر کۆتا تۆزێک کار دەکەین بەو شێوازە. ئێمە بەڕاستی وەکو پارتی دیموکراتی کوردستان لە بەرەناوەندەکەینا هەندێک تێبینی بچووکمان هەیە لەسەر ئەم یاسایە. لە ڕووی بازنەیەوە ئێمە هیچ مانەعەتێکمان نییە و لە ڕووی شکلی و مەزمونیشەوە بەڕاستی ئێمە بە تەسەوەری خۆمان تەسیرێکی ئەو تۆی نابێت لەسەر پێگەی پارتی دیموکراتی کوردستان چ لە ناو پەرلەمانی عێراقی چ لە ناو مەجالیسی محافەزات لە ناو پارێزگاکانی عێراقدا. زۆر باشە کاک دکتۆر سەباح، تۆوتت ینی دەکرێتە لە باتی ئەوەی 83 بازنە بێ وەکو لە هەڵبژاردنەکانی پێشوو بێ، دەکرێتە 15 بازنە. مەبەستت لەوە چی بوو؟ 15 بازنە ئەوە بۆ عێراق، ئەی بۆ بەنسبەت هەرێمی کوردستانەوە چۆن؟ ینی هەرێمی کوردستانی دەکرێتە 4 بازنە؟ نەخێر، ئەو یاسایە کە تایبەت بە مەجالیسی محافەزات تایبەتە بە هەموو پارێزگاکان، قەزم لەوە بوو کە هەموو پارێزگاکان مەعەدا هەرێمی کوردستانیان انتخاباتی مەجلیس محافەزاتمان لە پێشە ئێستا. ئەو انتخاباتە پێک هاتووە لە 15 بازنە، بەڵام لە انتخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە هیچ دەبێتە 18 بازنە. لەو حاڵەتە ینی ئەوە جیاوازیەکەیە، بەس قەز دەکەم زیاتر لەسەر ئەنجومەنی پارێزگاکان بوو 15 بازنەیە. باش کاک دکتۆر سەباح، ئەمڕۆ تشرینەکان هەڕەشیان کردو، دەڵێ شەقام دەجوڵێنین، ینی کەواتە هیچ ئومێدێک نییە بۆ خۆ دەزانی، ینی بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دوای هەفتەیەک لە خوێندنەوەی دووەم دەبێت دەنجی لەسەر بدرێ. ئەگەر هات و پەرلەمان بڕیاریدا دەنجی لەسەر بدرێ، تشرینەکان دەڵێن شەقام دەجوڵێنن، بۆ خۆشت دەزانی ئەوانەی بیانێت دەنگی لەسەر بدەن
لە ئەو لایەنانن کە زۆرترین ئەندام پەرلەمانیان هەیە چی ڕووەدا ئەو کاتە ئەم بە تەسەوەری خۆم تشرینیەکان ئەو توانایانە نەماوەکە شەقام بە شێوازێکی زۆر بەهێز بجوڵێنن لەوانەیە چەند بڵێن نمایشی خۆپشاندان بکەن لەولا و لەولا بە ئیمکانیاتێکی بچووک بەڵام ئێستا بارودۆخەکە ئەوەندە ئاڵۆزە یعنی ناتوانرێ بڵێن بەرەیەکی محەدەت حزبێکی دیاری کراو یان چەندین مەساڵح هەیە ئێستا لەنا ئەو یاسایە زۆربەی حزبە گەورەکان و بەهێزەکان لەگەڵ ئەو یاسایان کەواتە ئەوانەی کە دەمینێن کێن ئەوانن کە هەندێک سربەخۆکان دەمینێن تشرینیەکان دەمینێن ئەوەش یعنی پێشتر ئیسپاتیان کردکەوە ئەو توانایان نەبوو چکە چەند مناسبەیەک هەبوو نیازیان هەبوو کە خۆپیشاندان بکەن خۆپیشاندانێکی فراوان بکەن قووەتەکەیان بە دەرکەت لە شەقام ئەم بە تەسەوەری خۆم تەسیرێکی ئەو تۆیان نابێت لە ناو زۆر بەڵکو توانای ئەوەیان دەبێت تا ڕادێکی زۆر مناقەشات بکەن لە ناو پەرلەمان و دەتوانن چەند ڕێیەکیان وەربگیرێ بەڵام ئەو توانایان نییە زۆر باشە کاک دکتۆر سەباح بێنە سەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بە پێی لێدوانەکان بێ دەڵێن پێشکەوتنی باش یاخود لێک تێگەیشتنی باش لە نێوان هەرێم و بەغدا هەیە بە دیاریکراویش لەسەر یاسای بودجە بەڵام لێدوانی جیاواز و دژبەیەکیش دەبیستین بە پێی زانیاریەکانی ئێوە یاسای بودجە پشتی هەرێمی کوردستان لە یاسای بودجە بە چەند تەخمین کراوە و لەسەر چه ئەساسێک کراوە خۆ هیچ جۆرە سەرژمێریەک نەکراوە ینی بەڕای ئێوە پشتی هەرێمی کوردستان لە بودجەی عێراقدا دەبێتە چەند بەپێی ئەو یعنی بەپێی ئەو ئیتفاقە مەبدەئیە کە کرایە 12.67 ئەو نسبەیە جێگیر بووە بەڵام مەجای ئەوەشی تێدایە کە تۆزی زیاد بکرێت ئەم بە تەسەوەری خۆم چەند نسبەکە چەند بێ کێشە نییە لەبەرەوەی ئەو موازنەی کە دادەنرێ قەبارەکەی زۆر زۆر گەورەیە یعنی قەبارەکەی نزیکە لە 100 میلیارد دلار کەواتە ئەگەر 12 بێ دەکاتە 10 میلیارد دلار بۆ نمونە کەواتە ئەمە لە هەرێمی کوردستان ئەو بابەتەی کە ڕێژەکە چەند بێ زیاد بێ طبعاً باشترە بەڵام ئەگەر 12.67 بی ئەمە پارەیەکی یەکجار زۆرە گرنگترین بابەت ئەوەیە چۆن مامەڵەت نێوان دۆسیەی نەفت دەکرێت لەگەڵ یاسای بودجە کە ئەمە یاسای بودجە ئەو پارەیە گرێدراوە بە ئایا چۆن ئەو نەوتە ڕادستی ینی پارەی نەوتەکە ڕادستی حکوومەتی مرکزی دەکرێت بە پێی ئالیاتی سۆمە و ئەوشتانە ئێمە ئەو خاڵە زۆر گرنگە ئیتفاقی لەسەر بکەین خۆشبەختانە ئەویش ئیتفاقەی مەبدەئی کراوە تا ڕادەیەکی زۆر توانراوەکەەوە ئیتفاق بکرێت لەسەر ئالیەتی دانانی بانقێک و ئاعترافکردن بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لەلایەن ئەو کۆمپانیایان کە هەیە لەبەرەوەی ئێمە بەڕاستی لە ناو سیستەمی عقود لە نەوت هەرێمی کوردستان جیاوازە لەگەڵ عێراق عقودی تەراخیسە عقودی خدمەیە لە هەولێر بڵێن لە کوردستان عقودی شەراکەیە ئەو دوو سیستەمە نەوتیە یعنی ئەگەر بێ سەر حەقەت تۆزێ جیاوازیەکی زۆریان هەیە و ناکرێت بتوانین بڵێن یەکسانی بکەین بەڵام دەکرێت بە ئیتفاقی سیاسی تا ئەو کاتەی کە یاسای نەوت و گاز پەسەند دەکرێت یاخود دادەندرێت لە پەرلەمانی عێراقی دەبێت ئیتفاقێکی سیاسی بکەین ئێمە اعتیماد لەسەر دەستور دەکەین دەستور بنەمای دەستور مادەی 111 و 112 دوایش ئیتفاقە سیاسیەکە دەتوانین شتێک دروستکەین بە ناوی یاسای بودجە بۆ ساڵی 2023 زۆر باشە کاک دکتۆر سەباح ئێوە گوتان ینی 12.67 ینی ئەوە تەخمینەکەیە بەڵام بۆ خۆت دەزانی ئەگەر بێت و نەفەقاتی سیادی لێ دەرکەی ئەوە ئەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان کەمترە لە 100 ینی ئەوە ئەمەیان چۆن چارەسەرەکەن بەڵێ ئێمە هەوڵمان داوەکەوە ئەو بڕێی پارەیە کە تەرخان کراوە بۆ پێشمەرگە بخرێتە سەر حکوومەتی مرکزی
لەبەرەوەی لە دەستور باس کراوە کە پێشمەرگە قوواتی بڵێن دیفاع و پەیوەندی بە هەموو عێراقەیە وەکو قوواتێکی فدرالی لە قەڵەم دەدرێ کەواتە ئێمە ئەو بابەتەش مناقەشە کرایە ڕەزامەندیەکی سەرەتایی دراوە لەسەر ئەم بابەتە لەسەر نەفەقاتی سیادی ئەوە دەبێت لە کاتی بابەتەکان ئێمە ئەگەر بەراوردێک بکەین لە ساڵی 2021 ئەو موازنەی مادەی 11 دانرا بوو لەسەر نەفەقاتی سیادی و چۆنێتی مامەڵەتکردن ئەوانە هیچیان جێبەجێ نەکرا یعنی هەموو بابەتەکان خرا سەر زەخت کرا لەسەر 200 ملیار دینار مانگانە بدرێت هەرێمی کوردستان و کۆتایی پێهات ئەوە بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوە دانینە ئەگەر هاتوو نزبەکان بە تەواوەتی ئیتیفاقە سەرەتاییەکان یاخود ئیتیفاقە مەلەفی نەفتیەکە بتوانین بیکەین ئەوەکانی تر ئاسان نەبێ بە نسبەت ئێمە دەتوانین کار لەسەر نەفەقاتی سیادیش بکەین و ئیشی لەسەر بکەین و زیادی بکەین بەڵام وەکو دەڵێن گرەیەکە ئەساسەکە لەسەر چۆنیەتی مامەڵەکردنی نێوان نەوت لەگەڵ بودجە و گەشتن بە ئیتفاقی سیاسی لەژێر ڕۆشنایی ئەم ئیتیلافی ئیدارەی دەوڵەت و لەسەر لەژێر ڕۆشنایی دەستور. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.